دوجار قافڵەی دوور و درێژی ئۆتۆمبیلەکانی مەسرور بارزانی و وەفدی هاوڕێی کاجێگری دووەمی سەرۆکی پەرلەمانیشی تێدا بوو گەشتە سلێمانی و بۆ وەرگرتنی ناوی کاندیدەکانی ئەو لایەنانە لەگەڵ یەکێتی و گۆڕان و سۆسیالیست کۆبوویەوە. لا پاش کۆبوونەوەکەی مەسرور بارزانی لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتی کە لاهور شێخجەنگیشی تێدا بوو، عیماد ئەحمەد جارێکی تر جەختی کردەوە کە لە لای یەکێتی دۆسیەکانی کوردستان و بەغدا و ناوچەکانی دەرەوەی ئیداری کوردستانیش یەک پاکێژن. لە وەڵامی ڕۆژنامەنووسانیشدا مەسرور بارزانی ڕەتی کردەوە کە یەکێتی پێشەشکردنی ناوی کاندیدەکانی و دیاریکردنی پارێزگاری کەرکووکی بەیەکەوە بەست بێتەوە کە بە پێی زانیاریەکان لە کۆبوونەوەکە ئەو بابەتە بووەتەوە بە گرفت لە بەردەم پێکێنانی حکوومەتەکەی مەسرور بارزانی. وڵای ئێمە وەکو باسم کرد ئێمە اتفاقمان هەیە، ئێمە هەردوو لاسووری لە جێبەجێکردنی ئەو اتفاقیەیە ئێمە هەموو کێشەی کوردستان بە ناوچەکانی دەرەوەی کوردستان خانەقین و کەرکووک و سینجار و لایەنە بەشەکانی تری کوردستان بە بەشێکی زوندوی کوردستان ئەزانین کێشەی ئەو ناوچانە کێشەی هەموو لایەکمانە. ئێستا لە کەرکووک نەزیفێک هەیە، ناحەقیەک هەیە بەرامبەر کوورد دەکرێت و بەرامبەر ئەو کارەساتەی کە لە کەرکووک کراوە ئەبێ ئێمە بەیەکەوە لەگەڵ هەموو لاکان چارەسەری بکەین. هەرکی ئێمە بۆ پێکهێنانی ئەم کابینەیە و بەڕێزەوە برادەرانی یەکێتی پابەندی ئەو ڕێکەوتنان کە پێشتر هەمان بووە لەسەر شێوازی دابەشکردنی پرۆژەکان و ئینشاڵڵا لە وادەی خۆی چاوەڕێی ئەوەیە کە برادەرانی یەکێتی سیڤی وەزیرەکانی خۆیان پێشکەشکەن و خەڵک لەو چاوەڕوانیە واتە قوتاریان. دواتر مەسرور بارزانی سەردانی حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستانی کردو. لا کۆبوونەوەیکی یەککاتژمێریدا وەزیری شەهیدانی کابینەکەی با سۆسیالیست بەخشی کە لە هەڵبژارنەکانی 30 ئەیلولدا بە 3 حیزبەوە تەنها یەک کورسی پەرلەمانیان بەدەستێناوە. بۆ باسکردن لە بەشداریکردنی کابینەی نوێمی حکوومەت یاریمی کوردستان و لەسەر ئەوەی کە وەزیرە بەڕێزەکەیان کاندیدکەن و سیڤەکەی ئامادە بکرێت بۆ ئەوەی پێشکەشی ئێمە بکەین بکرێت و ئێمەش بتوانین پێشکەشی پەرلەمانی بکەین. وەزارەتی شەهیدان هی حزبی سۆسیالیستە و هیواداری ئینشاءڵڵا سەرکەوتوو بن. ئێمە گفتوگۆمان کردووە لەسەر مەسەلەی حکوومەت و بەدابوون وەزارەت و ئەوانە کراوە و ئێمە نزیکترین کاتە سیڤی و شتەکان پێ. لا دواوێزگەی سەردانەکەشیدا وەفدەکەی پارتی گەشتا گردی زەرگەتە و لەگەڵ خانەی ڕاپەڕاندنی بزوتنەوەی گۆڕان کۆبوویەوە. لە دوای کۆبوونەوەکەشیان مەسرور بارزانی لە بەردەم میدیاکانی حیزبەکەی و گۆڕاندا سوپاسی گۆڕانی کرد کە پابەندی ڕێکەوتنەکەیان بۆ لەگەڵ پارتی. هێمن هەورامیش ئەندامی شاندەکەی پارتی با ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند دانوستانەکان زۆر باش بووە و جەختیشی کردەوە بەر لە وادەی یاسایی کابینەی نوێمی حکوومەت پێک دێت. ڕێکەوتنمان هەیە لەگەڵ لایەنەکانە ڕێکەوتنەکە زۆر کوپێکە ڕێکەوتنەکە خۆی بەڕێوەچێ دڵنیای خەڵکی کوردستانەکە ئینشەڵڵا لە کاتی خۆی کابینە ئێمە ڕێکەوتنمان هەیە سێ ڕێکەوتنی سیاسی پاشکوی ڕێکەوتن لەسەر کەرکووک ڕێکەوتن لەسەر حکوومەت پارتی پابەندی هەر سێ ڕێکەوتن. لا کۆی کۆبوونەوەکانی ئەمڕۆدا هیچ لایەنێک سیڤی کاندیدەکانی پێشکەش بە مەسرور بارزانی نەکرد. ناشزانێت یەکێتی بەبێ دیاریکردنی کاندیدێکیان بۆ پارێزگاری کەرکووک ناوی کاندیدەکانی بۆ کابینەی نوێم پێشکەش دەکاتیان نا کە ئەگەر بێت وەم گرفتە سەر هەڵبداتەوە ئەوە چەند مانگێکی دیکەش پێکێنانی حکوومەت دوا دەکەوێت کە تا ئێستا 8 مانگ و 7 ڕۆژ بە سەر هەڵبژارنەکانی 30 ئەیلول تێپەڕ بووە و ململانی لایەنەکانیش لەسەر پلە و پۆستە جیاوازەکان کۆسپی بەردەم پێکێنانی حکوومەتە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.